لەناو حەوشەی سەرای سلێمانی کاری دەستی کچان و ژنانی شار نمایشکرا. ئەم پێشانگایە حەوت ناوەندی ڕۆشنبیری و کەلتوری ڕێکیان خستووە. بەکارە دەستەکان بەشداری کردووە سەڵتە وێلەک و کراس و سێتی جانتا پێڵا ئەوە تاکە بەس خۆمەکەم لەم گروپەیە. اینجا وڵا ئەم پێشانگانش بۆ خانمان بە شتێکی زۆر زۆر باشێزانم. وەڵا بە تەکید بازاڕی هەیە بەڵام کاتێکی زۆریەوێت، بەڵام ئەمانە وەکو ئەیبینن چەند پارچەیەکە کە پارچەی زیایە ئەوانی کە ناتوانانی هاتوون. بەڵێ هەر لە ناو پێشانگاکەدا ئیمزاکردنی گرێبەستی پرۆژێکی نێودەوڵەتی زانستی لە نێوان نەهرێنی بەریتانی بە هاوبەشی زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی و زانکۆی یوسیاڵ و ئۆکسفۆرد لە بریتانیا و زانکۆی قادسیە لە عێراق ئیمزاکرا. ئەم ڕێکەوتنامەیەمان هەیە فەندێکمان وەرگرتووە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە بڕی $100,000 بۆ کاری توێژینەوەی زانستی کە ئەمە اختصاسی ئەو سنتەرەیە کە دامەزراوە لە ناو زانکۆمانە بۆم بابەتە لەگەڵ کاری کللتوری کاری کەلەپوری کاری ئێمە ناومان ناو لە زانکۆمە کاری خزمەتکردنی کۆمەلگا. بە نەتیجە ئێمە چەند توێژینەوەیەکی زانستی چەند چالاکیەکی زانستی کە سوودیە بێ بۆ زانکۆکەمان و بۆ شارەکەمان و دوایی سوودی لێوەرەگیرێ بۆی ببێتە مەزدەرێک بۆ خوێندکارانیش. ڕێکخەرانی هەموو ئەم پێشانگانی کە ڕێک دەخرێت ڕایدەگەێنن وێ ڕای بەدەستێنانی بڕێک پارە بۆ بەشداربووان لە ڕێگەی میوانانەوە ئامانجێکی دیکەیش نیشاندانی توانا و وزەی کچان و ژنان و گەنجانی ئەم وڵاتەیە. ئاوەر عەلی گەلی کوردستان، سلێمانی.